بۆیە بەڕێزانم زۆر گرینگە ئێمە بۆ خۆمان دوعا بۆ خۆمان بکەین. کاکە ئەگەر نەخۆش کەوتی ئەگەر تووشی چاوەزار بووی پێویست ناکا بچی بۆ لای مامە شێخ و مامە مەلە. کاکە وەڵڵەهی من هیچم بەدەست نییە، من تەنها ئەتوانم قسە بکەم، من ناتوانم نەخۆشی لەسەر خۆم لابم، چۆن ئەتوانم لەسەر تۆی لابم؟ والله لا يعلم الغيب إلا الله، تنها خوي پروردگار شتي بدسه. سورتي قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس لبره. هر مسلمان بي لبرته سياسية بسر من الله كتابي خيانة بسر ما الله كتابي خيانة بسر أو شيء أبي خيانة كوا لي نشتجي بويته والله يقينت بإذن خوي پروردگار لهمو چاوپیسێک أي باريزيت. استعيذوا بالله تعالى من العين فإن العين حق. چاوپیسی راسته بەڵام نابێ لێشی بترسیت. دوعا بخوێنە و پەنا بگرە بە خوای پەروەردگار، پشت و پەنات با خوای پەروەردگار بێ، یەقینت هەبێ خوای پەروەردگار ئەتپارێزێت. و سنەتی جوایە ئەگەر لە نەفسی خۆتا شتێکت بینی پێی معجەب بووی، بە جوانیەکەت، بە دەسوخەتەکەت، بە زیرەکەت، بە زیرەکیەکەت، بە سەوت خۆشیەکەت، بە ڕۆیشتنەکەت، یا لە ماڵەکەتە ماڵێکی زۆرت هەیە، یا ماڵێکی براکەت، ماڵی براکەت، ماڵی دراوسیەکەت، یا هەر ماڵی مسلمانێک ئەبینیت فليبرك بيغمري صلى الله عليه وسلم فرمي با مباركك بلي بسم الله ما شاء الله تبارك الله أود دعاء خيري بوبكا فإن العين حق جاري وهي توچاوت بيسا بلام هستي بيناكي كتوچاوت بيسا بلام أجر دعاء وبران بركت كرت بو خود ما شاء الله كرت بسم الله ما شاء الله تبارك الله يقين تبيه چاو بيسيكي خود كاريگري لخلق ناكا كاريگري لنفسي خود ناكت بو يبرزانم چاوزار و چاو بيسي لإسلام حقا حتى في غمري صلى الله عليه وسلم فرمي أكثر من يموت من أمتي بعد قضاء الله وقدره بالعين فرمي زور بي زوري أمتكم كأمرن لدواي قضاء وقدر چيا چاوپیس أيان كوجيه هو كاري چاوپیسية بوي برزانم استعيذ بالله من العين پنا بگرن بخواي پروردگار لچاوزار و لچاوپیس فإن العين حق چاوزار چيا حقا أمان أو ميروشيني كوا صينيك بوذيك دروسيك هالي نواسي أو شيرك خوا پنامان با والله أو تو ناپارێزێ خوا پەنامان بە خەڵکێک هەیە ڤێلایەکی دروست کردووە چوارقاتێکی دروست کردووە 50 دەفتەریتیا سەرە کردووە لەم شارەیە چووە دوو لە ڕووی جەنابتان ناڵەکەرێکی پێ هەڵواسیوە میرویەکی چاوی لێداوە بۆ ئەوەی خوای گەورە بیپارێزێلەوە خوای گەورە تۆ ناپارێزیە ئەسڵ تۆ ئەوەت کردووە بە وەسیلە کە بتپارێزی خوای پەروەردگار ڕادەستی ئەوەت ئەکات یەقینت هەبێ لە قیامەتە هیچ شتێک نییە شەفاعەتت بۆ بکات خوا پەنامان بە ئەگە یەقینت هەبێ ئەوە ئەتپارێزیە والله لە ئیسلام دەرەچیت لە ئیسلام دەرەچیت بۆیە وریابن هەر کاتێک مناڵێکتان نەخۆش کەوت ئەیبی بۆ دکتۆر چارەسەری نییە دەرمانی ئەدەیتێ چارەسەری نییە ئەمان مەی بە بۆ لای هیچ کەسێک بۆ لای هیچ مامۆستا و بۆ لای هیچ سەیید و شێخ و مەلایەک بۆ خۆت لە ماڵەوە ڕوقی شەرعی بەسەرا بخوێنە قورئانت لایە ئەو مۆبایلە پڕی قورئانە با بیکەسەر قورئان و سوڕەتی بەقەرە با کاتی خەوی لێکەوت با گوێ لە قورئان بگرێت پەرداخێکی ئاو بێنە سێجا قل هو الله أحد سێجا قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس بابی خواتەوە بیپڕژێنە بە دەم و چاویە زۆر جا با خۆی پێ بشۆریە ئینشاء الله خوای گەورە شیفای ئەدا خوای پەروەردگار من و ئێوە تەواوی مسلمانان هەموو لایەکمان بپارێزێ لە چاوپیس و خوای پەروەردگار چاومان پاکاتەوە ئەگەر پیسێکی تایە بارك الله فيكم السلام عليكم ورحمة الله وبركاته